هەشت نەفەر بۆ یەک تەنکی ئەرێ بەڕاست دەبی هەشت کەس خۆی بشوە ڕۆژانە ئەگەر جارێک خۆی بشوە جلوبەرگ خۆراک نازانم یەک تەنکی چۆن بەش دەکە بەخوا بەش ناکە بەس ئەکید ئاویان باشە گرافیکێکم ئامادە کردووە هەر لەسەر ئاوی ئیفرازی سوێ هیوادارن ئیفرازی چوار دەست بەکار بێت چکۆمە پرۆژەیەکی گرنگ دەبێت بەڕێز ئاری ئەحمەد بەڕێوەبەری گشتی ئاوەڕێی هەرێمی کوردستان میوانمانە کاگاری گیان بەخێر بێت کەرەم کە بۆ نێو ستۆدیۆ یاخۆ بەخێر بیت سەرچاوان کاگاری ئاوی ئیفرازی سێ شادەماری هەولێرە بۆ ئاو سەرەتا بەردەوەی بچمە سەر ئینفۆگرافیکەکە دەمەوێت بزانم دۆخی هەولێر زۆر جار ئەو ئیفرازە وای کردووە کە دەشکێ زەجەیەکی گەورەی ڕاگەیاندون دروست دەبێت دەرێ هەولێر بێ ئاو بوو دۆخی هەولێر بە بەراورد لەگەڵ سلێمانی لەگەڵ دهۆک لەگەڵ شوێنەکانی تر ئاوی چۆنە ئەگەر شاری هەولێر بەراوردکەین لەگە شارەکانی کە چ لەگەر دهۆکە چ لەگە سلێمانیە لەگەر کۆیە لەگە سۆرانە دەتوانین برین دابینکردنی ئاو لە شاری هەولێر دووقاتی شاری سلێمانیە بە حکمی ئەوەی کە لە سلێمانی سێ ڕۆژدارێک 2 ساعت تا 2 ساعت ئاو دەدرێتن لە دهۆک 2 ڕۆژدارێک 4 ساعت ئاو دەدرێتن و هەموو شوێنەکان بە هەمان شێوەیە و کۆیە 2 ڕۆژدارێک 2 ساعت تا 2 ساعت و چارێک ئاو دەدرێتن سۆران ساعتێک و 3 چارێک تا 3 ساعت ئاو دەدرێتن تاکە شوێن دەتوانین برێن شاری هەولێرە بەشێکی باشی پلانەکانی تێدا جێبەجێ کرایەوە زۆر منتیقەمان هەیە 24 کاتژمێر ئاوی هەیە یان ڕۆژێک ناڕۆژێک بە فولی ئاو دەدرێتن بەڵام لەوانەیە زیاتر لەبەرەوەی کە ئاو بەردەست بۆ لە شاری هەولێر زۆر هەست بەوەی نەکرایەکەوە کاتێکە ڕۆژێک دەبڕێتن یان 2 ڕۆژ دەبرێتن ینی خەڵک فێری ئەوە بۆ بەردەوام ئاوی هەبێ بەشێکی باشی لەو حالەتەیە بەڕاستی بە تایبەتی ناو منتیقەی 100 مەتری بەشێکی زۆری ئاوی بەردەوامی هەیە ینی ئەگەر بەراوردی شارەکان بکەین دۆخی هەولێر لە دابینکردنی ئاوی خواردنەوە لە هەموو شارەکان باشترە بە دڵنیای ئەو قسەیە دەتوانن متابعەت بکەن لەگەر هاوڵاتیانی سلێمانی و سۆران و کۆیە و ئێوە بەڕێوەبەری گشتین حتمما ئاگاداری هەموو پارێزگاکانن ئیفرازی 1967 دروستکراوە ئیفراز 2982 ئیفراز 2007 باشە ئەوە کەوتۆتە کار باشە ئەمە لە 67 و 82 زۆر کۆنا بەڵام کێشیان نییە لە ئیفراز سێ کێشەمان لێ دەکەویتەوە بۆچی؟ تەنها لەبەرەوەی کە بۆڕێکانی ئیفرازیەک و دوو بەڕاستی بۆڕێکان ئاسنە لەوانەیە هەم بەرگەی زەبری دەرەجی زیاتر دەگرن هەم ئاسان چاکردنەوەکەش ئاسانترە زۆر جار هەیە محەتەکە شەدامج ناکرێت ناکوژێتەوەش و ئیشەکەی لەگە دەکرێتن و ینی چارەسەر دەکرێتن و کێشەکە خەڵک هەست پێ ناکاتن و تەنها بابەتی ئیفراسێ بۆڕێکە چاکردنەوەکەی تایبەتمەندە بەڕاستی کاتێک کە لە شوێنێک دەشتێتن ئەو شوێنە بە بەردەوام بە دوودا دەڕواتن و دەوروبەری خۆشی هەردەوەشێنەوە دەبی زوو لە کاتی چاکردنەوەی زۆر گەورەی ئەوانە بەو شێوەی گەورە دەبن ئەوانە یەکیان ئیفرازیەک 7 سانتیمە 700 ملیمیە ئیفراز دوو خەتی دوو هێڵمان هەیە ئیفرازیەک ساڵی 1982 دروست کرایە 800 ملیمیە سپایرۆستیلە ئاسنە و ساری 2014 بۆڕی هێڵی دووەمی ئیفراز دووش ئەویش کە بە نوێ دانرا ئەویش 800 ملیمیە یعنی دەکە هەرچیان ئاسنن ئەو سێ بۆڕیان ئاسنە تەنها بۆڕی ئیفراستەی نەوێتن کە GRP گلاس ڕینفۆرست فایبەر پلاستیک یعنی بۆڕێکە ڕیشاڵەکانی شوشەیە بەڕان بە ڕاتینزێکی پلاستیکی دروست کراوە یعنی مادەکە کۆمپۆزایتە ئەوە نییە مادەکی وەکی ئاسنی هۆمۆجێنێزبی یەکمان ئەوە پێتان باشترە ئاسن بی باشە پێم بڵێ ئەویش هەرچیان مەساوی و محاسنی خۆیان هەیە یعنی لە ڕووی کوالیتی ئاو گواستنەوە و لە ڕووی بەرگەگرتنی کارێکی کیمیایی لەگە دەوروبەری خۆی بۆڕی ئیفراسێ زۆر باشترە ئیفرازیەک و باش ئەو بۆڕێکێ لە کوردستانە لە وڵاتانی دیکەش بەکار ناهێنێت لە شاری سلێمانی پرۆژەی ئاوی دوکاندوو هەمان شێوە بۆڕی دوکاندووی کە 80 کیلۆمەتر تاکو دەگاتەوە حتەدا ڕواتن 1400 ملیمە 100 ملیم لە بۆڕی ئیفراسەی بزووکترە GRPە بەێ ئەو بۆڕیەی کە باز دەکەین ئیفراسێ GRP یان FRP پێدرێن لە زیاتر لە 50 عمل هەیە لە دنیای دروستی دەکاتن و بۆڕێکی باوەڕ پێکراوە و ئیشتن و کەوایە کاردانەوە دەرەچیەکان لەسەر بۆڕێکەوە دەکا و بۆڕێ بشێ دوو بابەتی سەرەکی هەیە پێویستە ڕوونکردنەوەی لەسەوە بێتن ئایا شکانەکان لە ڕووی تەکنیکیە یان لە ڕووی زەبری دەرەچیە لە هەردوو بابەتمان هەیە چەندین زار حالەت هەبووەکەوە بەهۆی زەبری دەرەچی بووە حالەتیشمان هەیە کە ئەوەی کە دوێنێ پێرێ ڕوویدا
حالەتەکە هەروەشانەوەیەکی شکانێکی یعنی لە ڕووی تەکنیکی شکا بوو ڕووی تەکنیکی بوو لە شوێنێکە کە لە بەردەم بوستەری ناوەندی مەرعۆدەی پێدرێن زۆرترین پرێشەر دۆ شوێنە هەیە وای کردووەکەوە لە قەفیزێک کە قەفیزەکان لێدرایە قەفیزێکی ئاسنە لە شوێنی خۆی بشێتن و بەشێک لە بۆڕێکە بشێتن و بێتە دەرەوە باشە درێژی بۆڕیەکە 31 کیلۆمەتر نیوە کێشەی گەورەمان لە 11 کیلۆمەترە کە کەوتۆتە ناو شار ئێستا کەوتۆتە ناو شار پێویستە لە ساڵی 2007 کە دروست کراوە لەو بوستەرەی تاکو دەگەیشتە پشت وەزارەتی پێشمەرگیان پێدەوە تەنجینێت تازە هەولێری نوێ لەوێ دروست دەکرا خەزانە سەرچەکانی دەوازنی پێدەرێن ئەو مەسافەیە چۆل بوو ئەسڵەن جارێ 150 نەبوو کە بەشێکی زۆری ئەو بۆڕێ دەبینە لەسەر بکرێمە بە هیچ شێوەیەک نابیتن دەبی محڕەماتی هەبیتن بەلایانی کەم لە سنتەری بۆڕێکە بە هەر دیوێکی پێویستەکەەوە من ئەوڕۆ بینیم شەقامی ڕئیسی کەوتۆتە سەر هەندێک ماڵ و ئاوەدانی کەوتۆتە سەر شەقامی ڕئیسی لاوانێ کێشەیە و کێشەیە گرنگی نەبیتن ینی بۆ دروست کرد بوو بەێ ئەوە دەتوانی بیپارێزی بەو سندوقی بەرە هەندێک شوێنیشمان هەبوو بەڕاستی بەهۆی شەقامەکە بە حکومیەوەی سندوقی نەکرا یان کرۆس کرا پێشتر ئیشی لەکرا کە جارێک دوزار بەهۆی هۆکاری دروستکردنی شەقام پێشتر شکایە باشە گواستنەوەی ئاوی ڕۆژانە 240 میلیۆن لتر سیرکەن بەڕێزام چه ئاوێک دێ چنی ئەمەتێک دێ بۆ هەولێر ئەو هەولێر ئەو دەشتاییە بێ ئاوێکی نازدار لە ڕێگای بۆڕی ئیفراز سێ دێتە هەولێر ینی نیعمەتێکی خوایە بەخوا باشە ئەو کاتەی کە چاک دەکرێتەوە یەک پشکە ئاو دەڵێن نابێنە ناو بۆڕێکە ببینێ دەبی هەمووی خالی بکرێ زەرەرێکی زۆر بەر حکوومەت دەکەوێت باشە زۆر جار خەڵک هۆکار بووە سزای ئەو کەسانە دەدەن یان چاوپۆشی دەکەن بە دڵنیایی بابەتی ئەوەی کە خەڵک بیتن یان دەستکاریەک هەبیتن و ئەگەر تیمەکانی مە ئاگادار نەبن و لەوێن دەرتەوا جنیان نەبیتن بە دڵنیاییەوە ئیزراعاتی قانونی و چەند بابەتە چێ درایتە محکەمەش و درایتە پۆلیس و قایمقامیەت و ئەوانش ئەین بە دەداچوونیان لەو کردی ئەو حالەتانەمان هەبووە ینی کەیستان داوەتە دادگا بەرێ کەیسێک چینە سلایتێکەکەی تر کاک ئارات باشە گەڕەکەکان ئەوە چەند گەڕک دابین دەکەت دە گەڕک پێم وایە دەتوانین برین کە منتیقا لە شەقامی شۆڕش هەولێر مەسیف و شێزمەتری بەشێکی ناو شێزمەتریش و تاکو دەگاتە شەقامی کەرکک و تاکو 150 و دەرێ 150 و هێڵێکیشمان هەیە کە لەوە منتیقەی کەس نەزانیش باش سەرۆکی حکوومەت کاک مەسرور پارەیەکی تەرخان کردووە تاوەکو ئەو 10 کیلۆمەتر 11 کیلۆمەترە چارەسەری بۆ بکرد باشە گەیشتە چی ئەو پرۆژێ چی دەکەن ئێوە بەێ دوای ئەوەی کەوا لوزنیەکدانرا لە وەزارەتی شارەوانی بەڕێوەبەتی گشتی ئاو ئاوەڕۆ و بەڕێوەبەتی ئاو ئاوەڕۆی هەولێر لە پار سالمانجی 12 بوو بە حکومیەوەی کە ئەو دەمیژارش کەشکا بوو راپۆرتێک بەرز کراوە کێشە و گرفتەکانیان بە تەواوی لەو راپۆرتە یەکلا کردەوە کەەوە وەکو پێشنیاری ئەویان کرد لە بوستەری ناوەندی مەرعۆدا تاکو دەگاتە ئەمبارە سەرچەکانی شاری هەولێر لە منتیقەی دەوازن یا منتیقەی هەولێری نوێ ئێستا پێدرێن ئەو مەسافەیە بگۆڕدرێتن ئەو 22 کیلۆمەترەکەیت کە لە نێوان ئیفراز و تاکو دەگاتە مەرعۆدا یان دەکات پشت گوندی گەزنا کێشە و گرفتی ئەوەندە نەبوو هەرچەندە یەک دوزار دەبن محەتەکەی لە نزیک محەتەکەی شکایە بەهۆی ئەوەی کەوا زەختێکی زۆری لەوێندەریش هەیە بەڵام زۆربەی شکانەکانمان لەو منتیقەیەیە بۆیە وەکو موافقە بەڕێزیان فەرمانی ئەوەی کردکەوە بڕی 21 ملیار بۆ ئەو پرۆژەیە بۆ ئەو پێشنیارە دابین بکرێتن بە شێوەی قۆناغ جێبەجێ بکرێتن بەهۆی باری دارایی حکوومەت و ئەوەیە ئێستاکە دۆکیمنتەکانی قۆناغی یەکەم کە 3.2 کیلۆمەتر 3200 متر لە بیدایەتی محەتەکەی مەرعۆدە تاکو دەگاتە ناو شارۆچکەی عنکاوە کە گەڕەکی 180 عنکاوی پێدرێن ئەو مەسافەیە دەگۆڕدرێت کە زۆربەی شکانەکان دەست پێ دەکەن بەم زۆنە بەێ ئەو هەفتەیە تەندەر دۆکیمنتەکانوانە ئامادە دەبێتن هەفتەی دابێ بە هیوای ئەوەینەکە ئیعلانی بکەین و لە بۆ کۆمپانیانە بچیت کە تایبەتمەندن بە چاکردنەوە یان بەدانانی ئەو ئیشکارانە بەڕێز ئاری ئەحمەد بەڕێوەبەری گشتی ئەو ئاوەڕۆی هەرێمی کوردستان زۆر سوپاست دەکەین کە لەگەڵ مام سپاس دەست خۆش بێ